والله ئێمە کە کوردین ئەبێ ئەوە قوبوڵ نەکەین شتێکی باش نییە چونکە لەگەڵ ڕێی ئێمە ناگونجێت ئەوان بەڕاستی وڵات فرۆشن ئێمە وڵات کردین ئەبێ وانە بێ کە تەئیدیان بکەین لە هەموو ڕوویەکەوە ناجیح نییە جا لەبەر ئەوە ئەگەر مەسئولینی خۆمان فکری لێ بکەنەوە شەعبەکەی خۆیان خۆش بوێ پێویستە یارمەتی شەعب بن بەهێنانی هەموو شتێک بە یارمەتی لە هەموو ڕوویەکەوە واللهی من داوای ئەوە کەم تورکیا فێڵبازە ئێوێ بمان خەڵەتێنێ بە قسەی هیچ و پوش ئەگینا ڕاستمان لەگەڵا ناکات بەڕاستی کوردایەتیەکەن گیانی خۆیان ناوە بە ئاگرەوە بۆ ئێمە و بۆ خۆیان و بۆ مستەقبەلی کورد ئێمە بە هەموو شێوەیە لەگەڵتانێن ئەوانش بەرامان خۆشکمانەوانی ڕۆژاوی هیچ فەرقێکی نییە کە وجوم بەسەر ئەوان بکرێ و کە زووم لەوان بکرێ ڕۆژێکی شتێ بەسەر ئێمەش ژێت هیچ فەرقێکی نییە ئەوانی بەرامان خۆشکمانن لەگەڵ ئەوەی نەما بۆ کاڵا و شتی تورکی ڕاستە ئێمە گەر بیکڕین لە تورکیا بیکڕین بەیانیت لە ئێمە ئیکردن خۆیان ئەگشێمە ئەمە ئەیدەنە فیشەکە و ئەیدەنە فیشەکە و هەر بەسەر خۆمانە ئەیتەقێنەوە هیچ فەرقێکی نییە ئێمە هەمووی براین تێگەیشتیت بەڵام ئەمە بەسەر هەمومانە هیچ فەرقی نییە و جمە کە کرێتە ئەو شوێنانە بەیانی بەسەر ئێمە شەرەکرێت هیچ فەرقی ناکە ئەوەی هەستم پێ کردووە کورد هەمووی یەک دەنگە یەک قسەیە لەسەر ئەمەی ڕۆژاوای کوردستان من زۆر دڵخۆشمە بینم گەنجەکانی گەرمیان بە تایبەتی شوێنانی تریش پەیوەندیە کە نەچن بۆ پاراستنی ئەو بەشەی خاچی کوردستان وا لێرەشەوە کۆمەکی خەڵک بەڕاستی هاوکاری خەڵک جێگای ڕێزە جێگای تەقدیرە کە کورد هەمووی یەک دەنگە لەو بابەتە ڕەنگە کۆمەڵی تریش هەبێت ناکرێت بڵاو بکرێتەوە باس بکرێت تێگەی بەڵام ئێمە خۆتە زانین دوژمنمان زۆرە دوژمن هەر چوار دەوریان گرتوین یان بۆیان بکرێ ئەم هەرێمە شوێرانەکەن بەسەر ئێمەیە نەخێر بەتەنیا لەسەر ڕۆژاوای دەنگێک هەیە کە بەڵێ بەتەمان ئەم هەرێمەش لێمە تێک بن دەنگێکی وا هەیە ئەم هەرێمەش لێمە تێک بن هەرگیز خۆشیان بۆ نایەتە دی چونکە کورد لەمەیە سلمانی کە یەک دەنگە یەک هەڵوێستە ڕازی نابین بەم کارە ساتانە ئێمە زۆر دوتەدنی کە ئەبینیت مناوێژنێ لە خوێنەکە یاگەوزێ ئەمەتەمە فلمێس بەتامانێتە خۆی ئەمریکا ناوێت تەکلیف سوۆری مەمنوعە ئەی بۆ لە نابێتێتە کەواتە ئەمریکا و ئەردۆغانی ئەمانە درۆکەن بۆ لە نابێتێتە تەکلیف سوۆری عالەمی دووەلیان مەمنوعە بەکاربێنێ لە هەموو دنیاە بەس قبوڵیشی ناکەین ئەردۆغانێکی ناپاکی لەگەڵ تەرەمپێکی ناپاکی لە ئۆمەنەتوو پیلامان بۆ دانن و کورد لە ناو ناتێ حتا دنیا کورد لە ناو ناتێت چونکە کورد نییە بەهێز و قۆڕانیە ئەو شوێنانەی کە گوتمانە بەری ناین